تأكيدم لەوە بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت ئەم شەو لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک نەوزادی مهندیس چاودێری سیاسی و مامۆستا شێروان شەمێرانی نووسەر و توێژەری سیاسی قسە دەکەین لەسەر ئایندەی سیاسی لە بەغدا لە دوای ئەم هەڵبژاردنەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بەخێراتتان دەکەم. سپاس کاک نەوزاد با لە بەڕێستەوە دەست پێ بکەم دەگوترێ لە دوای ئازادکردنی عێراق لە دوای 2023 کە تێیدا چەندین هەڵبژاردن و چەندین پرۆسەی پێکەنانی حکوومەتی ینی بەخۆوە بینیوە هیچ کات وەکو ئێستا دۆخی سیاسی لەوەی کە پێوەستە بە پێکەنانی حکوومەت ئاڵۆز و سەخت نەبووە. ئەمە ئەگەر ڕاستە بوو خۆی ئەم ئەمە بەڵێ خۆی ئەم هەڵبژاردن سەرتا بۆ ئەوە بگەڕێنەوە کە عێراق لە دوای 2023ەوە لە ڕژێمێکی دیکتاتۆری تاکڕەوی شمولی ئەسکەرتاریەتەوانێ بەناو گۆڕا بۆ وڵاتێکی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و پێشێل نەکردنەکانی مافەکان بەداخەوکەوا دەرنەچوو لە 100% ئەوەی بینین خۆمان 15 ساڵ لە عێراقێکی پڕ ئاژاوە و کاولکاری وێرانی و شەڕی بەردەوامی تایفی و ئاینی و مەزهبی و نەتەوەی ئەبینین بۆیە دۆخەکان بەو دۆخە و بەو پەلەپەلە و بەو خواست و ویستی کە ئێمە هەمومان ویستومانەوەکو کۆمەلگای عێراقی و کوردستانی شەوانێ بچینە ناو وڵاتێکی ئارام و هێمن و دوور لە شەڕ و کاولکاری ئەوە نەهاتە دی کە نەهاتە دی لە ئەنجامی تەوان ئەمەش ئەسباب و هۆکاری خۆی هەیە. یەکەم دەستێوەردانە دەرەکی و ناوچەیەکان، دووهەم هەڵایسانی شەڕەکان کە ناوخۆیەکان و شەڕی داعش و تیرۆریستان هاتە ناو عێراقەوە و ململانەی سلهێزەکانی دنیا و ناوچەکان و گۆڕەپانەکان عێراقیان کردە گۆڕەپانی ململانەکانی خۆیان بۆ یەکلایکردنەوەکان و پاراسی بەرژۆدیەکان و بە هەمان شێوە دەسەڵاتدارانی عێراق بالئیجماع بەبێ جیاوازی هەمویان کەم تا زۆر تووشی بە سیاست هەڵەکردن بوون، تووشی گەندەڵی بوون، تووشی لادان بوون، لە ڕاستە ڕێگاکەی خۆیان لایەندا کە بریتی بوو لە خزمەتکردن و ئاودانکردنەوە و پاراسی ئارامی و سیادە و سەرۆری وڵاتەکەمان. بۆیە ئەمانە هەمووی وای کرد کە عێراق هەر بە ڕێتمی ڕێژێمی پێشوو کەمێک گۆڕاوتر بڕوا بڕێوە و هیچ خۆشی و خۆشگوزەرانیەک و ئاودانیەک دەبینێ بەخۆیەوە و تا ئێستا عێراق بۆ خۆی وڵاتێکی ئەگەر حسابکەی وڵاتێکی کاول و وێرانەیە، چونکە لە خۆمان دەزانین دوای شەڕی عێراق ئێران شەڕی کوێت دەستی پێکرد، دوای شەڕی کەنداوی دووهەم دەستی پێکرد، دوایی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن وڵاتێک بە چوار لە ماوەی 20 ساڵە چوار شەڕی گەورەی وێران کرد، وڵاتێکی هیلاکە. بۆیە ئەم هەڵبژاردنانش کە دەکرا هەنگاوی یەکەم بوو و بەنیەتێکی باشی ئەوە بوو کە بەرەو دیموکراسی بپەڕینەوە و ئەو قۆناغە ڕاگوزەری دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بپەڕێنەوە بە سەرکەوتووی، بەڵام ئەوە نەکرا و سەرکەوتوو نەبوون. بەداخەوە سیاسەکان و سەرکردە و حیزبە سیاسەکان یەکەم کە ئاڵێم ئەوە نیەتێکی ڕاستەقینە و ڕازگۆیان نەبوو بۆ خزمەتکردن، تەنها بۆ شێوەیەکی کاتی هاتوونەتە سەر حکم و دەسەڵاتیان گرتوێتە دەست و ئەوەی پێیان کراوە لە گەندەڵی کۆکردنەوەی سەروەت و سامان بە حرام کردویانە و هاتوونەتە سەر ئەم وەزعی کە هەیە. عێراق ئەگەر وڵاتێکی دەوڵەمەند نەبووایە و لەو ناوچەیەکی گەرم و گوڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستانە بواە زۆر حاڵمان لەمە خراپترە بوو لە ڕووی سیاسی ئەسکەری ئابوووریەوە. بەڵام خۆشبەختانە وڵاتێکی دەوڵەمەندبان هەیە و ئەتوانی سەرچاوی داهاتەکان بێنین و حکوومەتێکیش تەنها بریتێ لەوەی کەوا معاش و موچەیەکی مانگانی کەم بۆ هاوڵاتی دابین کە ئەجینا لە چ لە عێراق و چ لە کوردستان شاگەر کوردستان بڵێن تۆزێک باشترە بۆی چەند ساڵێک ئارامی هەبووە لە عێراقا من وەکو مهندسێکی سەناعی 45,000 معاملی کەرتی تایبەت و حکومی لە کاروەستاون، ڕێژەی بێکاری و هەتیوی و هەڵاوسان و ئەوانە زۆر لە ڕێژەی ستاندەری عالەمی بە ئەوە بووە. تەنها ئەوەیە مانگانە بای 100 ملیۆن بەرمیل نەو دەفرۆشێ بای 6 ملیار 5 ملیار دلار ئێنێتەوە خەزێنەی حکومەت و لەگەڵ ئەو داهاتە زۆرەشا بۆ معلومات لە بانقی مرکزی عێراقیە ڕەسیدی ڕسمی و دۆلار و عملەی سەعب لە عێراقا لە 86 میلیارەوە هاتووتە سەر ئێستا پێم وایە 45-46 میلیار کە لەوەش خوراوە. بۆیە ئەم هەڵبژاردنانە هەنگاوی سەرەتایی بوون، بەداخەوە هەنگاوی ڕاستەقینە نەبوون و هیچیان زیاد نەکرد و هیچیان پێش نەخست لە ڕووی سیاسیەوە بۆ عێراق. ئەم هەڵبژاردنش کە جەناب دەفەرمووی هەڵبژاردنێکی چارەنووساز بوو بۆ هەموو لایەنەکان بۆ عێراقیش بەتایبەتی لەبەرەوەی هەموومان دەزانین دوای کۆتایینانی شەڕی داعشە، دوای ئەوەی کەوە ئاوارەکان گەڕاونەتەوە تا ڕادەیەک بۆ شوێنی خۆیان، بەڵام ئەوەش هەروەکوتم بەڕێژەیە. بۆیە عێراق ئەم 4 ساڵی ئایندا بۆ عێراقێکی ئایندا و عێراقێکی چارەنووساز بوو، بەڵام بەداخەوە پرۆسەکەش هێندە ناشرین کرا بە شێوەیەک لە شێوەکان ئەوەی کەتانی هەیە و ڕخنی زۆری لەسەر و گلەی لەسەر لە هەموو لایەکەوە تەبعاً بۆ معلوماتت براوەکان لە پێش ئەوانی کە خۆیان بە دۆڕاوەزانن گلەی زیاتریان هەیە و ڕخنیان زیاترەیە و دەنگمان کەمی کردو و کورسیمان کەمی کردو بۆ خۆی ئەمەش ئەسبابی خۆی هەیە لە کەمکردنی ئەم دەنگانە کە من ئەیجەرمەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی عێراق بە کوردستانی شەوە متمانەیەکی ڕاست و ڕاستەقینەیان بەدەسەڵات
دەسەڵاتداران نەماوە چونکە نمونەیەکی باشی پێشکەوتوی جوان و گەشەکردویان پیشانەیە ژیانێک و خۆشگوزەرانیان بۆ هاوڵاتیان دابین نەکرد مافەکانی مرۆڤیان پێشێل کرد و گەندەڵیەکی تاسەر ئێسقان شۆڕ بۆ تەواوی ئۆرگانەکانی دەسەڵات ئیتر هاوڵاتی بیر دەکاتەوە من بچم دەنگ بدەم یا دەنگ دەدەم دەسەڵاتداران هەر دەچن سەر کورسی حکومت هەر 4 ساڵ دەبن بەڕێوە و هەر گەندەڵی و فەسادیە بێ و خەڵکی هەژار و ڕەشوڕوتی میلەتەکەش بەرەو فەقیرترە ڕوا بۆیە بەڕاستی ئەمە هەموو ئەو بە کورتی ئەو هۆکارانە بوون کەوا ئەم هەڵبژاردنە بەم شێوەیە کەوتوانێت کە هیچ کەس ڕازی مامۆستا لە کاتی دەستپێکردنی هەنگاوەکان بە پێکەنانی حکوومەتی تازای عێراق بەڕێزت پێ دوایە و ئاڵۆزیانی کە دەشێ ینی ڕوبەڕووی ینی ئەم هەوڵە ببێت یان ئەم هەوڵانە ببێتەوە چی دەبنیانی سپاس بسم الله الرحمن الرحیم ئەو هەنگاوانە ئێستانرێ خۆی جارێ زۆر لاوازە زۆر ئەمەش خۆی جێ پرسیارە ینی هەژاری و زۆر هەژارانە و فەقیرانەیە چونکە هێشتا مەسەلەی پێکەنانی حکوومەت لەژێر پرسیارە هەیە بەهۆی ئەو هاکردن و کودەتا ئەلکترۆنیکەوە لە هەڵبژاردنەکانی 12 ئایارا کرا لەبەرەوە هەموو ئەو فراکسیۆنانشت بە تایبەتەوانێکەوە بردویانەتەوە هێشتا خۆیان بۆ خۆیان ئەوەندە مطمئین نین ئەوەندە دڵیان ئارام نییەکەوە هەندێک هەنگاو بنێن ئەو هەنگاوشکەوە نان لە سەرەتا وان زانی وەکەم و ڕابردوو و هەر شتێک بکەن بە خۆی ئەچێتە سەر و ئەوها هەمووی لایەک بەدەنگ ئەبێ و ئەڕوا بەڵام ئەوەی کەوا بوو و ڕووی داوە چونکە ئێستا لە هەندێک شوێن گۆڕانکاری هاتووە بەسەر ژمارەی کورسی هەندێک فراکسیۆنە بە تایبەت لە پارێزگای ئەمبار و هەندێک پەرلەمانتەر ناوەکانن گۆڕاوە لا براون پاش ڕێگەاندنیش لەلایەن کۆمیسیۆن و هەندێکی کە خراوەتە شوێنەکەیان گەورەترین قەیرانێکەوە ئێستا هاتووە تا ڕێگای پێکەنانی حکوومەتی نوێ بریتە لەو قەرسەنەیەکەوە کرا لەسەر سنووقەکانی هەڵبژاردن بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە تایبەت طبعاً بە کەرکووکیشەوە لەگەڵ ناوچە سونیەکان ئەگەر ئەگینە ناوچە شیعەکان عەرەب نشینەکان لە شیعە دکتۆر ئەمە تەجاوزی کراوە بە تایبەتی لە دوای ئەوەی کۆمیسیۆن نەتایجەکانی بە شێوەی شەڕەسمی تا ئێستا تەجاوز نەکراوە نەتایجی کۆمیسیۆن ڕێگەیاندووە بەڵام هێشتا تەصدیق نەکراوە ئەو نەتایجانە و ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشکەشکردنی سکاڵا بوو ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشکەشکردنی سکاڵا بوو ئەو لایەنانەیەکەوە ناڕازین بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ هەمویان سکاڵەکانیتیجەکان مامۆستا دوازار تەسبیت ببێ بە تایبەتی کە ئەمڕۆ وەکو تەحەدا کۆمیسیۆن وەڵامی پەرلەمانی دایەوە کە ڕۆژی شەممە خوێندنەوەی دووەم ئەکرێت بۆ هەموارکردنەوەی پرۆژە یاسای کۆمیسیۆن لە پەرلەمانی عێراق کاکزاناش ئەوەی وت کە ڕۆژی شەممە ئەگەر نیسابی یاسایی پەرلەمان تەواو بێ و بتوانن هەموارکردنەوەی یاسای کۆمیسیۆن تێبپەڕێنن ئەو کاتە کۆمیسیۆن ئەبێ سەر لە نوێ بێتەوە ژێر ئەو قەرارێکەوە پەرلەمان داوای لێ ئەکا و دووریش نییە کەوا لە کۆتایی یا زۆر لە جێرە بکە پەرلەمان ئەگەر بتوانێت نیسابی قانونی تەواو بکە متمانە لە کۆمیسیۆن بسێنێتەوە بۆیە جارێ ئێمە ئێستا لە مەرحەلەی ئەوەین کە ئەم هەڵبژاردنە هێشتا خۆی بۆ خۆی تەصدیق نەکراوە و هاتنە سەرخەت لەلایەن سەر و کۆمارەوە خۆشی خۆی بۆ خۆی ئەوە بەشێکە لە ئەوەی کە ئاماژەیەکی ناڕاستە خۆیە لەسەر ئەوەی کە ئەم هەڵبژاردنە خودی لایەنە براوەکانیش کە خۆیان بە براوە ئەزانن لە ڕووی ئەلکترۆنیەوە بەڵام لە ناو جەماوەرە دۆڕاون ئەوانە خۆیان بۆ خۆیان هێشتا دڵیان ترسی هەیە مطمئن نین و ترسی ئەویان هەیەکەوە ساختەکان کەشف بێ ئەمە بە شێوەیەکی مەبدەی ئێستایەکێکە لەو فاکتەران ئێمە بزانین 168 ئەندام پەرلەمان کە ئێستا لە پەرلەمانی عێراق کۆبوونەتەوە بۆ ئەوەی کەوا دەستکاری یاسای کۆمیسیۆن بکەن ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین ترسەوە کۆمیسیۆنیش هاواری لێ هەستەوە هەمویان ئەزانن ئەمە نامان باتەوە ناو فەراخ لە زیاتەوەی لە چاوەڕوانی ئەوە دابین کە حکوومەت ناچیتەوە جارێ حکوومەتی عێراق باش ئەمە ئەڵێم ئێمە لە مەرحەلەیەکەوە ئێستا قسەی تیاکەین ئەمە یەکەمین کۆسپە ئەمە یەکەمین کۆسپە لە پێشکی هێتە کۆسپەکانی تر ئەمێنێتەوە سەر کۆسپە تەقلیدەکان کۆسپە تەقلیدەکان ئەوەیە هەمووی کاتێک لە 2004ەوە هەتا ئێستا پێکەنانی حکوومەتی عێراقی 5-6 مانگی پێچووە عادەتەن مانگی 4 و 5 هەڵبژاردن کراوە مانگی 11 حکوومەت پێکاتوە هەموو جار ئەوە ڕوویدایە ئەو ڕوویداوە ئەو 5-6 مانگە ئەوە خۆی بۆ خۆی کۆسپێکی تەقلیدیە ئێستا منوازانم ناو شیعەکان کۆسپێکی تری تازیان هێناوەتە ناو ئەویش بریتە لەوەی کەوا جاران بە لیستێکیان بە 2 لیستی گەورە دابەزین ئێستایان لیستێکی گەورە بوو پاشان سەدرێکیان بە لیستی ئێستا ئەوەی کەوا بۆ ئەوانج بە 4-5 لیست دابەزیون ئەزان بە 5 لیستی گەورە دابەزیون حتا لەناو حزبی داوای خۆی 2 لیستە ئەوە مالکی هەیە عەبادی ئامری حەکیم سەدر ئەمە 5 گەورە ئەم 5 جاری خۆیان بۆ خۆیان ئەبێ لە ناو خۆیان ڕێک بکەون
هەرسیانیان ببێ بە یەک بەرامبەر بە دوانیان چونکە حتمما هەر پێنجیان ناتوانن ببن بە یەک. ئەمە بۆ کوردستانیش ڕاستە بۆ ناو سونەکانی ئەمە بۆ ناو سونەکانی ڕاستە بۆ کوردستانیش ڕاستە بەڵام ئەمەی کەوا ئێستا لە ناو شیعەکانە هەیە واتە ئێستا شیعەکان خۆیان لە ناو خۆیانە دانوستانەکەن خولەکانی پێشوو لە ناو شیعەکانە دانوستان نەئەکرا خولەکانی پێشوو شیعەکان بە یەک لیستی گەورە دائابەزین. بەس مامەسا هەست ناکە هێشتا نێوماڵی شیعی بە بەراورد بە نێوماڵی کورد و سونەکان تا ئەزانی ئەوە دوو شتواکە ئێمە ئەووا ببینین یەکەم لە کۆتاییە شیعەکان ئەوێ ڕێبکەون بۆ ئەوەی کەوا سەرۆک وەزیران لە ئەوان بێ ئەمە قاعدەیەکە هەمیشە ڕێکن کۆکن لەسەر ئەوە ئەمە وایان لە یەکەکەوە کۆ ببنەوە لە دەرەوەی ئەوە کەوا لە ئێمە کە ئەوە وا ببینین بریتە لە زۆر پەرتەوازایی سونە و زۆر پەرتەوازایی کورد پەرتەوازایی کورد ئەم جارە من بە پاساوی ئەزانم پاساوی لە تەوەری تایبەت بەخۆی داقسە لەسەرەوە دەکەیت کاگە نەوزاد دەگوتری ئەوەی کە وەکو سەنەدێکی سیاسی بۆ عراقیان دەشێت جێگەی ئومێد بێ هەڵوێستی هەریەک لە وڵاتی گروپەکانی ئەمریکا و هەروەها کۆماری ئیسلامی ئێرانیشە کە دوو ئەگەر خاوەنی سەرشی عراق نەبن دوو گەمەکەری یا دوو جوڵێنەری گەمەی سیاسی عراقن لە سەرساحەکە دەگوتری ئەم دوو هێزە دەیانەوێت دۆخی عراق ئارام بێ و لە سووترین کاتدا حکوومەتێک لە عراق ینی بە شێوێشی سەلس و ڕێک و پێک بێهێندرێ لەو بارەوە دەڵێسی بەڕێز خۆی یەکێک لە کێشەکان وەکو کاکە شێروانیش باسی کرد هەنگی کێشەی تەقلیدی و مزمن هەیە لە عێراق بۆ پێگەنانی حکوومەت کێشە ڕۆتینەکان لە بینی یەکەم مەزهبەکان وەکو شیعە و سونە و کورد وەکو نەتەوە بەڵام ئەوەی کە سەرچیە بەداخەوانێت دەسەڵاتدارانی عێراق من وتومە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن لە 2003 تا ئێستا مەسلوب الئیرادە بوون ئیرادەی ڕاستەقینە و ڕازگۆیانە و حقیقەتی عێراقیان لە دەست خۆیانانە بووە بەڵکو هەمومان دەزانین ئێران وڵاتێکی شیعە مەزهبە و نفوزێکی فراوانی هەیە لە منطقەکە نەک لە عێراق بەڵکو لە منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆتانە ببینن لە سووریا لە لوبنان لە یەمەن لە حتا فەڵەستین و عێراقیش لە نزیکەوە ئەم هەموو تەدەخل و ئەم هەموو دەستێوەردانی 15 ساڵی ڕابردوو بەگاڵتە ئێران وازی لێ ناهێنێت ئێران یەکێک لە گرەوەکانی کە لەسەر کردوێتی بۆ پاراستنی ئەمنیەتی ئاسایش و نەتەوەی خۆی ئەوە بۆ کە عێراقی کردوتە لەمپەر لە بینی شەڕی داعش و تیرۆریستان بۆ ئەوەی نەپەڕێتە ناو خاک و وڵاتی ئێرانە خۆش سەرکەوتوش بوو بەڕاستی و یاریکەرێکی لێزانیش بوو و ملوبلانێکەرێکی تونجیش بوو لەگەڵ ئەمریکا بە تایبەتی و هاوپەیمانەکانە و ئەمریکاش بە هەمان شێوە زۆر بە ئاسانی لێڕاگەڕێەوە لە عێراق بەجێ ناهێڵێ و دەسەڵاتداری عێراق بەو شێوەیە هێڵێتەوە کە خۆی ئێوە بە ژۆندەکانی پارێزێت جێی سەیرە جێی پرسیاریشە هیچ تەساڵدومێکی تەنانەت سیاسیش هەز ناکرێت لە عێراق لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕووبدا یان بە تایبەتی لە ئێستادا زۆر ڕاستە ئەمە چۆن تەفسیر دەکەیت بەڵێ بەرژەوەندیەکان وای خواستووە کە هیچ کاتێ بەریەک نەکەون بەڵام هەمیشەش لە ململانێکی بەردەوام بن ئەمەش بۆ زیرەکیل دووراگرێتەوە من دایمەن وتومە سیراع دروستکردن ئاسانە ئیدارەدانی قورسە تۆ بتوانیت ئیدارەدانێکی سەرکەوتوی و ململانەیەکی تند و تیژبەی لە ناوچەیەکی زۆر گەرمی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هەموو بەرژەوەندی ئابرووی سیاسی و ئەمریکانی گەورە جلێزەکانی تیاکۆبەتەوە زۆر مهمە ئێران لێریا یاریکەرێکی سەرکەوتوو بوو هەمووانی اعترافەکەن حتى نانێت ئەمریکا بۆ خۆشی هەزبەوەکە لەسەر ئەرزی واقع ئێران براوەترەوە سەر ڕێزی بگرێت بەڵێ بۆیە هەردوو لایەن دەیانەوێت من وتومە هەردوو لا دەیانەوێت دەوڵەتێکی یاخود حکوومەتێکی ئایندی عێراق حکوومەتێکی ئیتلافی لاواز بێت هەموو کاتێ لە حکوومەتی لاوازیە ئەوان دەتوان بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن و هەژمونی خۆیان زەخت بکەن و بەرژەوەندەکانی خۆیان پارێزن لە حکوومەتی لاواز لە مەفهومی ئێران ئەمریکادا یانی چی بریتە لە حکوومەتێکی ئیتلافی پێکهاتوو لە هەمەدەنگ و هەمەڕەنگ هەر یەکە بە حەجمی بچووک چەند ساڵی ڕابردووش هەر بەم شێوەیە بووە ئێستا یەکێک لە کێشەکان تەنانەت ئاوازی موختەتا سەدر هەز دەکەم پێچەوانە و دژی ئەم من مقتدا سەدر لەگەڵ ڕێزم لە بەرنامەیەکی کەش هەباسم کرد کابرایەکە هەمومان ئەزانین لە دوای ڕوخانی ڕێمی سەدام حوسێنەوانێ وەکو سیاسیەکی محەنەک نەناسرا لە عێراقا بەڵکو بەهۆی سەرکێشیەکانی و ململانەکانی لەگەڵ دەسەڵاتدارانی ئەمریکا و بە داگیرکردنی ئەمریکا هاتە مەیدانەوە ئەجنا بە ئێستاشەوانێ وەکوڵم کەسێکی مواردی 1970 و هیچمان لەسەر گۆڕەپانی سیاسی ڕاستە من دەڵێم خاوەنی جەماوەرێکی دڕا لە ناو شیعەکانە و ئایدۆلۆژیەشە ئەجینا ئەو پیاوە وەکووتم پیاوێکی ئەوەندە بەهێز نییە کە بتوانێت بەرەنگاری ئێران بکە بە شەرتی خۆمان نەزانین خوێندن و مەرجعیەتی ئەو لە ئێران تەواوی کردو کاکە باشە لەگەڵ ئەمریکاشا شیعارێکە و بەرز کراوەتەوانێ ئێران وەکو جەناب دەزانێت 39 ساڵە هەر بە ئەمریکاڵێ ئیستیکباری عالەمی و شەیتانی ئەکبەر و هیچیش نەکرا و شەڕێکیش لەگەڵ بینیانە ڕوونیا ئەمە سیاست و سیاسەتی هەموو شتێکی تیاقوبوڵە چونکە سیاست خۆی عیلمەکە ئەوەیە بریتە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو دراوانی کە پێدراوە لەسەر ئەرزی واقع و
چەند تۆ ئەتوانیت بیان قۆزیتەوە لە بەرژەوەندی خۆت و میلەتەکەت و نەتەوەکەت بۆی بەڕاستی ئەم دوو دەوڵەتە لێ ناگەڕێن عێراق بە ئاسانی ئارام بێت و تەنانەت ناشیانەوە عێراقێکی ئارامی لە 100% بێت زۆریش ئالۆز نەبێت بە تاکید بەڵام بەرژەوەندیەکانی خۆیان ئەمنی سیاسی ئەسکەری ئابووری خۆیان تیا بڕوێنن بۆ معلوماتت بە کورتەکەی عێراق بۆتە بازارێکی سەرەکی بۆ قساقکردنەوەی کاڵاکانی ئێران تەسەوورەکەی ساڵانە بەس لەگەڵ هەرێمی کوردستانە 8 میلیارد دلار ئاڵوگۆڕە لەگەڵ عێراق گەیشتێتە نزیکەی 13 بۆ 15 میلیارد دلار ئەمە واز لێ نایێنێ بە ئاسانی و ئەمریکاش بە هەمان شێوە خۆمانە بینی کە چۆن هەڵسوکەوت ما بس باقص بكين لسر شكل حكومتي كذا شيء من العيندي عراق بيبينين توقع ذكي قراني بسر دابيان هرب مشوي من توكا كاغ نوزاد يعني عما شيء بيداك الرابر اللي خود زاني حكومتي شيء تزان فرا هيزو من وازن حكومتي داتو لا يكشتا جواز ابي الله حكومتي كان الرابر لا سيده اوش اويك وام جار اوبوزيسيون بوني ابيت لنا برلمان عراقي لا خلكاني رابردو هموي لنا حكومة أبو هموي لنا حكومة أبو أو كردستان شنج جار كوبي بغاية أكرت أواني كوال للدروي حكومة بون للدروي حكومة نبون بني وكيل وزيري كشبه باش دار بون بمدير عام كشبه باش دار بون حكومة وحدة وطنية ناو أبرا أم جارا حكومة زورينا أبي زوريني همو طائفة ونتوكان أبيت يعني هموي بشدار سريش كانش بتيجي بشدار ده همو لا أنا كان بشدار بنت همو نتوه مسابقة كان بلام زورينا أبي مرجنية همو فراكسيون كان بشدار من الحكومة اتجاهك أواي والله ما هيز لوينك ولا مشهدك وينك أقول وينك اللي عندي اشتاق عزان جهة بون مونا يستا أمشوار لا أنا جاري خوي اشتا بريار أنا داوك أوبرونا بها كواب ما مالا لقلا من جامل كان بتشنا برلماني عراقي ما بسمع اشتا لتاوتو يعني بەڵام لە کاتی ڕۆیشتنیان ئەگەر ساڵی داهاتوش بڕۆن ئێستا هەندێک مناوەڕەی سیاسی کەن ساڵی داهاتوش بڕۆن ئەتوانن لە دەرەوەی حکوومەت سەرێشەیەکی باش دروست بکەن هیچ نەبێ بۆ یەکێتی و پارتی بۆ نمونە یانی واتە ئەو کۆدەنگێ دروست نابێت ئەگەر دوایی نابێ بۆچی لە ئێستاوە ئیعلانی شەڕ دەکەن لە دژی پارتیەتی مەبەستم ئەوەیە کە تۆ لەوێ ئەچیتەنە ئۆپۆزیسیۆن تۆ بۆ ئەمی دروستەکەی ئەو بۆ هی خۆی دروستەکە ئەوەی بۆ خۆی دروستەکە واتە هەر لایەک لەلاکان ئۆپۆزیسیۆنێکی ئەبێ لەناو پەرلەمانی عێراقیە هەموو لایەک ئەوەی کەوا من لی تێگەم ئەم حکوومەتی داهاتوو بەو شکڵا ئەبێ ڕاستە کوردی تیا ئەبێ سونەی تیا ئەبێ شیعی تیا ئەبێ بەڵام هەموو شیعە و هەموو سونە و هەموو کورد لەناو ئەو حکوومەتیان نابن جاران بەو شکڵە مامەڵە ناکرا هەموو سونە لیستێکیان پێکە هێنا بۆ مفاوەزات ئێستا مرجنی هەمویان لیستە پێک بێنن لەوانەیە لیستێ فراکسیۆنێ دوانیان سیانیان دوانیان بەشداری بکەن لە حکوومەتی داهاتوو ئەوی کە لەناو پەرلەمانە بمێنێتەوە لەناو حکوومەتە نەمێنێتەوە گەمەی پەرلەمانتاری خۆی بکە من وازام ئەوە جیاوازیەک ئەبێت احتیمال بەڵام مقتەدا سەدەر لە لێدوانەکانیدا زۆر تەکیل لە حکوومەتی تەکنۆکرات دەکاتەوە بەڕێزان تەسەوڕ دەکەن مقتەدا زۆر جدی بێ لەم مقتەدا جددیە ئەمە قسەی مقتەدایە لە ساڵی 2056ەوە شتێکی تازە نیە بەڵام ئەویش لەوە تێگا کەوا حکوومەتێکی تەکنۆکرات بە پاڵپشتێکی سیاسیانە واتە حکوومەتەکە تەکنۆکراتە بەڵام کێدای ئەنێ لایەنە سیاسیەکان دای ئەنێن بەمانای ئەوەی ئەو حکوومەتە لەلایەن لایەنە سیاسیەکانەوەدا ئەنرێ بەڵام کەسی سیاسی ناکرێ بە وەزیری نەوت بۆ نمونە کەسێکی پسپۆری نەوت ئەکرێ بە وەزیری نەوت بەڵام لە یەکێ لەلایەنەکان ئەبێ واتە حکوومەتێک تەکنۆکرات ئەبێ کابرا حکوومەتێکی پرۆفیشنال ئەبێ بەڵام پاڵپشتێکی سیاسی ئەبێ چونکە هەر حکوومەتی پاڵپشتی سیاسی نەبوو بە شەو ڕۆژ ئەتوانی بیخەی بۆیە ئەو حکوومەتە ئەبێ ئەوەندا پاڵپشتی پەرلەمانی هەبێت لەناو پەرلەمانە کەوا بتوانێت خۆی بگرێ ئەنجومەنی وەزیران خۆی بگرێ و کاری خۆی بەجێبێنە لە تۆقعی ئیستیجابە دەکەی بۆ ئەم داوای مقتەدا تا ئاستێکی باش بەڵێ بەمەرجی ئەوەی کە کوتلەکان لەناو خۆیانە بتوانن لەوە ڕێبکەون مەبەستم ئەوەیە لەناو خۆیانە چونکە هەندێک هەیە بە تەمای وەزیرە لەبەر ئەوەی ناوی ئەحمەدە بۆ نمونە ئیتر ئایا ئەو ئەحمەدە بە هیچ وەزارەتێکیش نەخوا لەوانەیە 4-5 پەرلەمانتاری هەیە لەناو فراکسیۆنەکەی خۆی مشکلەیەک دروست بکە لەناو فراکسیۆنەکەی ئەگەر نەبێ بە وەزیر ئەگەر ئەو حاڵەتانە لەناو کوتلەکانە ڕوو نەدا کوتلەکان هەمویان ڕێک بن لەسەر ئەوەی کە حکوومەتێکی تەکنۆکرات بێ من وازانم ئەڕوا و لە بەرژەوەندەی عێراقیشە بە مەرجی ئەوەی کە بەمەرج چونکە خۆی بۆ خۆی وەزارەت پۆستێکی سیادیە پۆستێکی سیاسیشە وەزیر بە انتخابات نابێ بە وەزیر بە کاندیدا تەعینە یان لەلایەن لیستێکی لایەنێکی سیاسیەوە ناوی ئەهێنرێ پەرلەمان دەنگی لەسەر ئەدا لەبەر ئەوەی کەوا سیاسیە پۆستێکی سیاسیشە
بە هەر شێوەیەک بێ ئەبێ پەرلەمان دوایی پاڵپشتێتی خۆی بۆ ئەم حکوومەتی داهاتوو دەرببڕێ بەڵام ئەوەشی تر قسە چی لەسەر ئەوەی کە دەگوترێ ئەم داوای مقتەدا سەدر ئەوەندەی پەیوەندی هەیە بۆ بەڵانەی کە لە کاتی حملەی انتخابات داویەتی بە عێراقیەکان بەوەی کە لە ئایندەدا حکوومەتێکی تەکنۆکرات لە سای هێز و برنەوەی ئەودا دروست دەکرێت دکتور پەیوەندی بەم دیعایانەوە بەم مقتەدا من لە ساڵی 2023 ئیناسم خاوەنی قسەی خۆیەتی مقتەدا لە هیچ چال لە سیاسی عێراقیەکان ناچێت ئەمە تۆزێ ڕوونکەوە بۆ بینێر مقتەدا شەڕێکی لەگەڵ ئەمریکا شەڕێک لەگەڵ حکوومەتی عێراقی بە کوشتن فراکسیۆنی پەرلەمانیشی هەبوو بۆ چەیشی مادیشی هەبوو بەڵێ فراکسیۆنی پەرلەمانیشی هەبوو لە پەرلەمان تعلیقی عضویەتی فراکسیۆنەکەی خۆی ئەکرد وەزیرەکانی لە حکوومەتا بوون وەزیرەکانی تعلیق کرد پەرلەمان دەستی کردەوە بەکار فراکسیۆنی هەبوو لە ناو پەرلەمانە جەماوەری ئەبردە ناو پەرلەمان کورسەکەی سەرۆکی پەرلەمانیان شکان و جامەکەی قاعەکەیان شکان ئەمە لەلایەکی تر مقتەدا هەرگیز لەسەر یەک خەڵکی سیاسی تەواو نەبووە لەگەڵ لایەنە چێعەکانی تریش مقتەدا دائیمەن هەستی کردیانی لە ڕووی مەرجعیەت و ئاینیشەوە لەوان ناچێ مقتەدا کەلەی تۆزە هەیە بە کوردی خۆمان ئەڵێن تۆزێک کەلەی هەیە ئەوش پەیوەندی هەیە بە یەکشتەوە پەیوەندی هەیە بە باوکی بە ئەوەی کەوا باوکی و ئالی سەدر لە مەرجعیەتی ئاینیە لە ئالی حەکیمیش گەورەترە بەشێ لەو سیاسەتێکەوە مقتەدادا ئەڕشت ململانێ بۆ لەگەڵ ئالی حەکیم لەگەڵ مەجلیسی ئالا ئەو ڕەحمەی مقتەدا بۆ حزبی داعوە هەیەتی چونکە کاڵێم ئەو ڕەحمە ئەگەر مقتەدا نەبووایە حزبی داعوە سەرۆکاتی وەزیرانی ناگەرتە دەست لە ساڵی 2006 کاتێکەوە ئیبراهیم جعفەری لە عەفوەن لە حکوومەتی یەکەمی 2005 نۆمانگیەکە کاتێکەوە ئیبراهیم جعفەری بوو بە سەرۆک وەزیران لەو غازی عەجیل لیاوەر سەرۆک کۆمار بوو وازانم لەو کاتە بە یەک دەنگ لە ناو شیعەکان ئیبراهیم جعفەری بردێەوە ئەوی سەدرەکان بوو سەدرەکان ئەو ڕەحمەی هەیەی بۆ حزبی داعوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا مامی مقتەدا باقرە سەدر دامەزرێنەری حزبی داعوەیە و ئێستش لە کاتی دانیشتنیا ڕسمێکی مامی لە پشتی خۆیەوە داناوە یعنی ئەم سەنەدە مەرجعیەتە خێزانیەکەوە مقتەدا هەیەتی ئەی ئەو عێراقی بوونی کە باس ئەمەش ئەوەی لەکوێوە هاتووە لەوە هاتووەکەوە مەرجعیەتی شیعە زۆر جار ئەوانەی کەەوە مەرجع بوون لە دوای حەکیمەوە لە نەجەفا هیچیان عێراقی نین بە ڕەچەڵک ڕەچەڵێکیان یان ئێرانیە یان ئێستاش ئەو چوارەی پێنجێکەوە هەن و ئازارم یەکێکیان عێراقیە ئەگەر ئەویش ئەگەنە نەجەفیە یاعقوبیە سیستانیە ئەوی دانەیەکی تریانە فەزڵ نازانم چی لەگەڵ سیستانیان هیچیان بە ڕەچەڵەی عێراقی نین مقتەدا خێزانی مقتەدا هەمویان عێراقین بە ڕێچەڵێک عێراقین باوکی لە بەغدای ڕژێمی بەعس خۆی و دوو کوڕی کوشت ینی ئەو نەزعیتیا هەیە ئەو نەزعیتیا هەیە کەەوە ئەو لەسەر خاکی عێراق بووە و لەسەر خاکی عێراق گەورە بووە و مەرجعیەتی شیعەشکەوە دەستیان کەوتووە لە ڕووی زانستیەوە لە عێراقەوە بووە لە هیچ شوێنێکی ترۆنا زۆر چاکە کاک نوزات تەسەوەڕ دەکەی لە ئێستادا عێراق ئامادە بێ بۆ لە باوەشگرتنی حکوومەتێک کە حکوومەتێکی تەکنۆکرات بێ بەجددی ینی حکوومەتی تەکنۆکرات ئێستا دەتوانێت ئیدارەی عێراق بکە ئایندی عێراق بکە بۆچی حکوومەتی تەکنۆکراتێک و مامۆستا فەرمووی ڕاستەخۆ هەموو حکوومەتەکانی کەم بۆ ڕۆسەیری پرۆفایلی هەموو وەزیرەکانی هەرسێ کابینەکەی پێشووکە هیچیان لە دکتۆرەیان کەمتر نییە بە حساب یعنی دکتۆرا و شەهادە و ماستێر تەکنۆکراتن بەڵام ئەوەش کەیبینی نەتیجەکەی بوو کە بینیمان لەبەرەوە حکوومەتی تەکنۆکرات کە دروشمێکە بەرزەکرێتەوانێ یەکەم بۆ کارتێکە و بەکارێنیە بۆ ناو جەماوەر و ئەوە زائیدا خاڵێکی کە بگەڕێنەوە بۆ سەر ئەوە من قسەکەم لەگەڵەوە مامۆستا ڕێکم لەسەرەوەی کە حکوومەت دەبێت سیاسی بێ و کارکتەرەکان کە پێشکەش دەکرێت بێ سیاسی بێ و حیزب سیاسەکان پشتیوانی بن ئەژینا هیچ کارکتەرێکیش لەگەڵ ڕێزم ئێمە لە دەوڵەتێکی دیموکراسی ئەو تۆیانی لە سەتاسەد کە من وەکو نەوزاد وەکو شەخص بە پێی پرۆفایلی خۆم و سیڤی خۆم تەقدیمی کەم و وەزارەتێک وەربگرم ئیلا ئەبێ حکوومەت حیزبێک لە پشتمەوە بێ حیزب کاندیدم کا و خۆشمانە زانین کاندید بوون لە ناو حیزبەکانی خۆشمانە بە کوردستانەکەی خۆشمانەوە لەگەڵ ڕێزم خزمەتی دۆستایەتی مەحسوبیت منسوبیت
هەمووانە دەورە بینێ بۆیە یعنی حکوومەتی تەکنۆلۆژیا شیعارێکی بێناوەڕۆک و هیچیتر مەسلەی ئۆپۆزیسیۆن لە عێراقدا من لەم خاڵیان لەگەڵ مامۆستا ڕێگریم بەداخەوە ئۆپۆزیسیۆن بوون لە عێراقدا کارێکی یەکەم ناکامڵە و دروست نەبووە لەبەرەوەی دۆ بۆ خۆت لە کاتێکە ئۆپۆزیسیۆن دروست دەبێت کە دەوڵەتێکت هەبێ و دەسەڵاتدارێک و حکوومەتێک و حکومڕانیەکی کاملت هەبێ لە هەندێکە کوڕیەکان و درێژخایانی ئەم حکوومەتەیە ئۆپۆزیسیۆنی دروست دەبێ لە خاڵ لاوازەکانە ئێمە لە ئەسڵا دەسەڵاتدارەکە بۆ خۆی دەسەڵاتدارێکی حەکیم و ڕاشید و پێگەیشتونیە ئیتر تۆ ئەبیتە ئۆپۆزیسیۆنی چی ئۆپۆزیسیۆنی شتێکی هەڵا یعنی هەڵە بە هەڵە چارەسەر ناکرێت وزائیدەن سیستمی حکومڕانی لە وڵاتانەی ئێمەیە و ناخی تاکی کۆمەلگا لە شەرقا بە گشتی و سەرکردایەتیەکان هێندە دیموکراسی پەروەر نین هەمیشە حەزمان لە تاکی خۆمانەوە سیرکەن حەزمان لە قۆڕکاریە پاوەنخوازیە حەزمان لە توندوتیژیە بۆیە ئەم ناخی ئێمە ئەم پێکاتی ئێمە ئۆپۆزیسیۆنی قبوڵ نییە نمونەشمان بینین لە کوردستانی خۆمان کە ئەڵێن ئەگەر تا ڕادەیەکی کەمیش بێت لە عێراق باشترە ئەوە تا ئۆپۆزیسیۆنمان زۆر باش قبوڵ نییە واتە ڕەتیەکەینەوە پرۆژەکانیان پەگەخەین لەوانەیە زۆر جار توندوتیژیان بەکاربێنین ئەمە وای کردووە کە ئۆپۆزیسیۆن لە عێراقیشە ئەوە نییە بۆ نمونە هەل بە ئەرقام قسە بکەین ئێمە ئەگەر ئەو 5 کوت لە گەورەی کە مامۆستا فەرمی بە عەدەدی کورسیەکانیان 192 کورسی پێ بەسە بە پێکردنی حکوومەت بۆ دنیا 165 کەس بەسە بۆ پێکردنی حکوومەت 192 هەیە لە 329کە 137 دەمێنێتەوە ئەگەر پارتیوێکێکیشی لێلابی کە بڵێ نزیکن لە دەسەڵاتدارانە و لەوانەیە نزیک بن پێیان 43 کورسی کەشی لێکەرەوە کەواتە ئەوەی کامێنێتەوە لە 137 نزیکی 90 شتێگەمێنێتەوە کە هیچ کاتێ ناتوانن هیچ بڕیارێک جێبەجێکن هیچ پرۆژه یاسایەک بەبێ ئەو کوت لە گەورانە سەرکەوتوکەن بەڵام ئەمەش ماڵای ئەوە نییە کە ئۆپۆزیسیۆن نابێ و دروست نابێ ئەو نەخێر توان سەرێشە دروستکردی بەڵێ حتمان سەرێشە دروستکردن خاڵێکی کە لەگەڵ مامۆسای ڕێگریم ئەم باسی یەکێتی و پارتی من ئەم خاڵە با ئێمە بە قەناعات و بە مەنطق قسە بکەین ئێمە لە پەرلەمانی دەوڵەتی عێراقیین لە پەرلەمانی کوردستانە نین هەموو ڕەخنە و گولەیەکان و ڕمی ڕەخنەکانمان بکەینە سەرسنگی پارتی وێکێتی ئەگەر لێکیان بکەیتەوە 25 کورسی بە 8 کورسین چیان بەدەستە ئەسڵن هیچیان بەدەست نییە بۆ هەموو کورد 58 کورسین ئەگەر بەجا بە یەک کوت لەش بچینە پێشەوە خۆزگەم بە یەک کورسی بچوونە پێشەوە ئێستا ئێمە ئەبوونە یەکەم لیستی براوە لە سایرونیکەم ئەوەیە تکاکەم یعنی ئێمە بەو ڕۆحێتە کە بچینە بەغا با کێشەکانمان کێشەی نەتەوە بێ نیشتیمان بێ قسە لەسەر مادەی 140کەین قسە لەسەر بجی هێزی پێشمەرگەکەی قسە لەسەر بجی ڕاوی هاوڵاتیان نیشتیمانکەین قسە لەسەر پرۆژەکان کەین مەسەلە سیادەکانی دا و دەرمان و ئەم دۆخی کە لە دوای نەتیجەکانی ئەم هەڵبژاردنە ینی هاتوۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان یعنی ئەم داواکاریانە داواکاری سەختن ئێستا کۆمەڵێک هەیە خۆی بە ستەم لێکراو دەزانێ ینی هەز ناکەی قورسە پارتیوێشتی ئەم داوایە بکەن لە هێزەکان بۆچی قورسە ینی ئێمە من جارێک کەژەڵێم کاک شۆڕش ئێمە کێشەکان لە ناو خۆی خۆمانە ئەوەندە مستەحسینین لەگەڵ مەسەلەن شیعە و دەسەڵاتدارانی بەغایە ئایا کێشەی هەموو ئەحزاب لە کوردستاندا بەقەدەر کێشەی 140 قورسە ئایا کێشەی لە 150 خاق قورسترا وەک لەوەی کێشەی کورسێک یا 2 کورسی یا پۆستێک یا 2 پۆست لە کوردستانە بۆیە من دەڵێم ئێمە براین ئێمە نەتەوەیەکین ئێمە لە وەکو وتم لەژێر یەک ئاسمانە لەسەر یەک ئەرزەژین ئەم خاڵە بۆی قسەکەم حەزەکەم ئەمە تەواوکەم تکاکەم یعنی ئێمە دەبێت ڕاستە غەڵەت کراوە تانە هەیە گلەیی هەیە ئەبێ چاوەڕێکن تا نەتیجەکان زۆر سۆزاننی مامۆستا دەسی براتی تەبایی درێژ نەکەین وەک لەوەی کە ئەوەیە مشکلەی هەڵای کاک نەوزاد نییە تا ئێستا بەبینی من و کاک نەوزادان نییە تا بڵێ ئەو تکاکە منش بڵێم بەسەر چاو ئەی مشکلەکە لەکوێیە بابزە پارتی وێکێتی کارێکیان کرد لە هەڵبژاردننی 12 ئەو بنەمایەکەوە ئەکرا بێ بە منچینە و بناغەیەک بۆ ئەوی کەوا کورد بە یەکدەنگ و یەک پارچەی بچێتە بەغا هەڵێنتەکان بەڵام هەڵێنتەکان ئەوان ئەو سیاسەتێکەوە ئەیگرنە بەرامبەر بەلایەنەکانی تر سیاسەتەکەیان ئەڵێ ئێمە ئێوەمان ناوێ سیاسەتەکەیان ئەڵێ ئێمە ئێوەمان ناوێ چۆن ئەگەر ئەوان بیانویستایە کورد بە یەک پاشێک خەمە ئەزانین هەمە ئەو 58 هەر 58ەکەی کووردە وایە جا تۆ کە هەر 58ەکەی کووردە ئەو هەموو تەزویر و قەرسانە ئەلکترۆنی و کودەتە ئەلکترۆنیە لە 12 بۆ ئۆکەی خۆ تۆ لە عەرەبت نەکردووە
تۆ لە بەغان نەتکردووە لە نەجەف نەتکردووە لە ناو ئەو کوردانێکەوە مەزلومن لە کووت بۆ نمونە لە کووت و لە واسط نەتکردو لە جەلەولا و لە سعدیە و لە مقدادیە یان باڵێن شارەبان نەتکردو هاتووی لە هەڵەبجە کردو هاتووی لە سلێمانی لە پێناوی لە سەدا جارێ باسی مەبدەکەم جاری باسی مەبدەکەم ئەگەر ئەوان بخینە پشتی خۆمانەوە ئەگەر ئەوان بیانویستایە ئەم لایەنانە بە یەک دەنگ یان هەر ئەسڵن هەر باکیان هەبوایە من ئەسڵن گومانم هەیە لەوەیەوە هەر باکیان نییە باکیان هەبوایە لەوەیەوە ئەم لایەنانە ئەم کوردانە بە یەک دەنگ بڕۆنە بەغا ئەوان کارێکیان ئەکردکەوە ئەم لایەنانە ئەوان هەر لە سەرەتاوە ئەڵێن بەم لایەنانە ئەیانەوێ هەر لە ڕێگا بیان خەنەها هەر لە ڕێگا بیان خەن بۆ ئەویکەوە بوونیان نەبێت ئەسڵەن بوونیان نەبێت تا بڕۆنە بەغا لەگەڵیانە واتە هەر لە سەرەتایە ئەو دەرگایەکەوە یان ئەو بینا کوردێکەوە لە کوردستانە ئەکرا لەلایەن پەرلەمانتارەکانەوە پێک بهێنرایە بۆ بچوونە بەغا ئەوان هەر لە سەرەتەوە بنچینەی ئەو بینایان تێکدا بەسەریەکە ئەمە ئەبێ ئێمە ئەوە بزانین مەسئلەی کێشەنەتەوەتەکان 1 2 3 4 5 6 زۆر نییە گەلێک زۆرن بەبایەوە ناکە کە ئەم هەمووستەمە باوای دابنێ کە کراوەزانێکی جارێ خۆیان پارتی و یەکێتی ڕێکن لەسەر ئەوە جارێ خۆیان ڕێکن لەسەر ئەوە خۆوە با بڵین لایەنەکان ئەڵێن تەزویر کراوە ئەوە ئێمە گلەیمان هەیە و ڕۆژی ئەوە پەرلەمان لە بەغا لە جوڵایە و خەریکە ئیشی خۆی ئەکاو لەگەڵ کۆمیسیۆنە ئەی خۆیان چی یعنی معقولە دوو حزب کە هەردووکیان خۆیان بەدەسەڵاتدار و هاوپەیمانی استراتیژی ئەزانن هەردووکیان بەجیا ئەڕۆن لەگەڵ بەغا دانیشتن لە بەغا ئەکەن لە بەغا وەفدەکانی پارتی ویکێتی دانیشتنیان کرد بڕۆن لە بەغا هەرێکیان بەجیا لەگەڵ لایەنێکی کوردیا قساکە هێشتا لێرە هیچ جۆرە دانیشتێکیان نەکردووە ئەو لە سەر و کۆماری منە ئەو لە ئیستحقاقی منە دەسی لێ بەرنام ئەو لە ئیستحقاقی تۆی چی خۆکاکە خۆمە بە میراتی بۆتنم ئەکر وا ئێستا بەو زمانە قسە لەگەڵ یەکاگەن ئێستا ئەگەر ئاخاوتنی نوێنەرەکانی پارتی وێکێتی کاتێ بە یەکەوە لە یەک بەرنامەی لە ڕێگاندنەکانی کوردیا ئەبن تەمەشان بکەی بەقەدەر من و یەکێتی زیاتر دژاتی یەکتریەکەن بەقەدەی کاگەنۆزاد و پارتی زیاتر دژاتی تەجروبەیەکیان هەیە ئەمە دەتوان دوازار تەفاهم ئەمان مەسلحەت ویان لێ ئەکا احتیمالەیان زۆر دوای تەفاهمی لەگەڵا بکرێت بەڵام ئەمان کارێکیان کردووە بە قەناعەتی من مامەڵەکردن لەگەڵیانە تازە ئەمان نییە ئەوەندەی من ئەی خوێنمەوە لە ڕووی ڕوویداوە تەلاقی بە لە ڕووی سیاسیەوە لە ئێستا هەتا 2022 یەکدەنگی کوردی لە بەغا وەک بڵێ یەک پارچە ئاوا یەک پارچە لە ئێستا تا 2022 دروست نابێ بەڵام ئەگەر لە کێشێنێتەوە یەکانە حاڵەتێک هاتە پەرلەمان هەردووکیان دەنگیان بۆدا لەبەر ئەوەی نییەکەوە یەک دەنگن ئەبێ بە ئەوە بزانین لەبەر ئەوەی نییەکەوە یەک پارچەین لەبەر ئەوەی کەەوە ئەمە کێشەوەیکی نەتەوەیە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە تەجاوز لە حیزبەتی ئەکا بەڵام هەر دوای ئەوە یاسایەکی تر بێ هەر دوای ئەوە یاسایەکی تر بێ بەدەر لە بەرژەوەندی ئامی کورد لەسەر لایەنە لە لایەنەکان بێ بۆ نمونە یان خوێندنەوەی ئەم لایەنانە جیابێ لە خوێندنەوەی یەکێتی و پارتی ئەوە مطمئن بن ئەم لایەنانە دژ بەوە دەنگ ئەدەن پێچوانەی دەنگی یەکێتی و پارتی بەمعنای ئەوەی یەکدەنگی کوردی لە بەغا هەڵبژاردنەکانی بۆ ئەم خولەی داهاتوو هەڵبژاردنەکانی 12 نایە گۆڕەوە چونکە ئەوەشێکەوە ئێستا وردە دەرئەکەوێ ئەم هاکردنەی ئەلکترۆنیک سندوقەکان تەنها لە پارێزگەکانی هەرێمی کوردستان بووە زائیدەن کەرکووک و ناوچە سونیەکان لە ناوچە شیعەکانە تەزویر نەکراوە بە نسبەتی 1 2 3 4 نەبێ لە محافەزەی بابل لە یەک گونددا تەزویر کراوە ئەو گوندش سونیە ئەمە تەڵەن ئەمە قسەی پەرلەمانتارێکی براوەی ئەم خولەی ئەم هەڵبژاردنەی پارێزگای بابل ئەمریکا خۆی لەم هەڵبژاردنەکاندید بۆەوە دەریش چووە ئەڵێ لەم پارێزگای ئێمە لە یەک گوندە تەزویر کراوە ئەو گوندش سونیە لە هیچ شوێنێکی تری پارێزگای بابلی شەتەنانت تەزویر نەکراوە زۆر باشە زۆر باشە کەواتە من نازانم جوابی قسەکانی مامۆستا بم و یا پرسیارەکانی وەگەر سەرنجت هەیە توانێت فەرموو بەڕاستی کە من حەزەکەم کاک شیروان ئێمە هەمومان دەری کابراڵێک کەمێک مؤمنین بڕوادارین حەق نییە لە ئێستاوە نیەتمان جەزم بکەین لەوەی کەوا تا ساڵی 2002 مەجای هیچ برایەتێک و تەبایەک بەڵێ تا ساڵی 2022 کاک نەوزاد ئاماژەکان وامان پێ دەڵێن بە دووشت بە بەڵکە دێنمەوە یەک ئەوەی کە هەڵبەت ئەمە بەقسەی مامۆستا شێروان بێ ئەوەی کە پارتی وێشێتی لە ڕۆژی هەڵبژاردندا کردویانە لەو یاریکردەی کە دەوترێت بە نەتائیجدا کردویان دوو هێشتا ساغ نەبوو بەڵێ من شتێکی ئیفترازی دێڵێ وەکو پرسیار دەیکەم دوو ئەوەی کە پارتی یەکێتی ئێستا دەیکەن لە بەغدا بەیەکەوە وەکو دوو هێزی سیاسی بەر لەوەی
هیچ گفتوگویەک هیچ مشاوەرەیەک چزانم هیچ شتێ لە نێو ماڵی کوردیدا بکەن خۆیان وەکو دوو هێزی جیاوازچوون لە بەغدای دەستیان بە گفتوگۆ بەگەمەی سیاسی خۆیان کردووە. باش کاکە ئێمە باس ئەمە بەڵکەنیە بۆی کە فعلا نێوماڵی کورد بەی تاوا کۆتایی پێاتوە. من قەت ئیمانم بۆ نییە کە هەموو ڕێگەکان دابخرێ هەموو دەرگاکانیش کڵاو بکرێت. ئێمە هەرسێکمان سێ کادرین لە سێ حیزبی جیازی دوو لە سیفەتە ڕسمیەکانمان وەکو چاودێری سیاسی ئەوانە. باشە من وەکو ئەوەی کە خۆم زانیاریم لەلای حیزبەکەی خۆم وەکو هیچێتی نیشتیمانی کوردستان کە چۆتە بەغا بۆ معلومات دەبێ هەنگی حقیقت بزانین ئەگەر ئێمە خۆمان زۆر لا گەورە نەبێ. بەغداد ناوەندی بڕیاری ئەم دەوڵەت هەیە تا ئەو کاتی ئێمە جیابینەوە سەربەخۆ بین کەواتە پێویستە تۆ ڕێگە لە بەغا نەبڕیت، پێویستە دانووسان لەگەڵ یا بکەیت، پێویستە بشزانیت نیەت و پلان و پیلانەکانیشیان چییە بۆی تۆش خۆتی بۆ حازرکەی. یەکێتی نیشتیمانی کوردستان لیژنێکی چووەتە بەغا من علاقی پارتیم نییە چۆن چووە بەنیازی چی چووە پلانی چێ نازانم کۆتایی پێ نبوو تۆ سەریکە ئەمەش پرسیارەکە چۆن بەغدا ڕاستە خۆ ئافرم خۆ ئەوە خاڵێکە بە قسەی پارتی لێرە بووە یانی جوابی ئەمەدا بدە من قسەیەک لەواکەم من لیژنەی یەکێتی نیشتیمانی کوردستان چووە ئاڵوگۆڕی بیرروڕای خۆی کردووە نیەت و پلانەکانی ئەوانی وەرگرتوێتەوە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی خۆیان قساکە و بەیانی شەمە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیە نەخشە ڕێگایکی داناوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو ئەو گولی و ڕێخنانی کە لێی هەیە و ئەویش لە خەڵکی کە هەیە لە بەرامبەرە لیژنەیەکی پێگەنا بۆ سەردانیکردنی هەموو حیزبە سیاسەکان لە کوردستاندا. باشە من بەیانی سبەینە لیژنەیەکی یەکێتی یەت بۆ لای جەنابی مامۆستا و یەکگرتووی ئیسلامی یا بۆ لای کۆمەڵی ئیسلامی ئێوە بە خێرات و پێشوازی لەو هەوڵەداکەن ئەگەر نایکەن ئەمە تەواو یعنی ئێوە دەرگاتان داخست و ڕێگەتان نەیە و مەجای برایەتی نەما ئەگەر بەڵام ئێوە لە سەرەتادا ینی ئەمەتان کردووە ینی بە وچە نەزەری گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی و یەکگرتو ئێوە لە سەرەتاوە دەرگای برایەتیتان داخستو بەچی بەکردنی ئەم هەموو تەزویرە بەوەی کە ئەمان چونەتە بەغدا تۆپەکە ئاوەها ناخرێتەوە ساحەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و هاوپەیمانی. باشە کێشە دروستگەمەکە ئاوەها ناخرێت نەوزات بە دۆ سێرکەی هێزانە بە ئەحرازکەی ئەم هێزان ئاوها ئەحراز ناخرێت لە بەرامبەری. باشە من لەگەڵ تۆش پێدوانێ کاگە ئەخر من قسەکان تەواوکەن کاکە ئێوە سوتەفاهمێک دروست بووە ئێوە ئەڵێن تەزویر کراوە ساختە کراوە یەکێتیش ڕەتی نەکردەوە یەکێتیش وەکو ئێوە هەموو حیزبەکانی کە گلەی هەیە بۆ نمونە لە هەولێرە 92,000 سەوتی یەکێتی کەمی کردووە. لە مووسڵا ئەوە ئێمە بە تەمای سێ چوار کورسی بوون یە کورسیمان بەرکەوتووە لە دووهۆکەوە خۆتانزان وەزع چۆنە یەگرتو بۆ بە قووەتی خۆیەوە یە کورسی بەرکەوتووە بە هەزار حاڵ. ئەمە و نەبێت یەکێتی دەرگای لەسەر ئێوە داخستوڵن کاکە نابێت نەتانە بگرن نەڕەخنە بگرن نەیشتێک و خۆشم مەزڵوم وەکوەوە خاڵێکی کەی گەشت با من باسی بکەم کە هەموو برادران باسیەکەن لە ناوچە دێبڕاوەکان وەڵی من بەڕێی من ئەگەر لە هەرێمی کوردستان لە هەڵەبجە لە دوهۆک لە سلێمانی لە کەرکوک هەچی قسێ کوران نابوو لە کەرکوک و ناوچە دابڕاوەکان هیچ ڕەخنەیەکان لە تەزویرە مەسەلەی نەتەوە نیشتیمانی سەرخستوتەوە لە 150 سەوتی کوردی لە کەرکوکە هێناوەتە بینی تۆرانەکان و عەرەبەکانی تۆی هاوسەنگ کردوتەوانەیە. باشە خەڵکێک هەبوو مەسئولە ڕاستەوخۆکانی یەکگرتو و گۆڕان پیرۆزباییان لە یەکێتی کردوکەوە توانیتانە 6 کورسی بێنن بەڵام نازانم سیاست بەداخەوانێ سیاست بە کۆنە ڕق بە کۆنەقین بە حەسادت بە بەغالت بە زۆر یعنی گەیشتوێتە سەر ئێسقان سیاست بە کۆنە ڕقین ناکرێت. سیاست کاکە زانستێکە دەبێت تۆ ئەو زانستە بۆ بەژۆنینەتەوە میلەتەکەت جێبەجێکەی وەرە لە کورد لە سلێمانیە لە هەولێرە لە دووە کە دەست بکە بە چاوی یەکێتی و پارتیە. بەڵام ئایا دەکرێت لە خانەقینت بۆ باسکەم هەموو حیزبەکان دەزانن هەموو حیزبە کوردیەکان زانیویانە کە بە هەر 5-6 ناتوان 5,000 سەوت بێنن بۆ لیستی جاتان دروست کرد بە 1000 حاڵێکی توانی 25,000 سەوت بێنە کورسێکی بەرکەوتەوە ئەگەر مەسەلەن نەتەوە نیشتیمان و دڵسۆزیتانە خۆنە ئەبوو ئەوەتان کرد پرسیارێکی جددی نیە ینی هەنگە حاڵەت هەیە حەز ناکەم پرسیارە دێوە یەکگرتو بوو لە کەرکوک پیرۆزبایی لە یەکێتی نەکردو. ئەمە برادێکی ئەندام پەرلەمانی کوردستانی یەکێتیە کە ئاڵێ لێپرساوەکانی یەکگرتو تەلەفۆنیان بۆ کردوم سوپاس و دەستخۆشیان لێکرد. یەکگرتو پیرۆزبایی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی کەرکوک نەکردووە. ئەمە یەک دوو کە تەزویری کردو کاکە تەزویر لە یەکگرتو هاو لیستی نیشتمانی بووانە بوو لە کەرکوک تەزویر لە لیستی یەکگرتو لیستی نیشتیمانی بۆ ئەکا بە بڕات ئەگەر ئەڵێن نەوتەوە پەرۆرێ بڕات تەزویر لە تورکمان و لە عەرەبەکان بکە ئەو هاتووە تەزویری لەمانیش کرد بەس کردوێتی لە حەوێجە کراوە کاکە مەسەلەن من ئەڵێم ئەو ئەڵێ تەزویری لەوان کردم کە تەزویری لە منیش کردەوە ئەگەر من کوردم وەکو ئەو ئەمەوێ بڕۆمە بەغانی و نەرێ کورد بکەم ئێ با منیش وەکو تۆ بێم غاغا تۆ تەزویر شیروان لە کەرکوکایەوە ئینتیخاباتی 2004 کورسیتان هەبوو
من دەڵێم تەزویرت لێ ینی چی بکەیت حجمی خۆت قواری خۆت ئەوەندەیە کاکە دوو یەکێتی لە یەکەم هەنگاوە مامۆستاشیۆن خوا قسەکەشت پێ بڕم حەز ناکەم و قسە بڕینەش بکەم بەڵام یەکێتی پارتی بە عالەمی ئاشکرا بە عالەمی ئاشکرا بایکۆتی هەڵبژاردی کرد لە کەرکووک خۆی ساخت کردەوە 65,000 سەوتی کوردی سووتان یای بە مەسیحی یای بە تورکمان یای بە حیزبی سۆسیالیست پەرلەمانتارێکی دەرچوو بۆ بە پارتی وەک من و جەنابەت نییە بە ئەندامێکی ڕێکخستنی دهۆکی هێنا لەسەر مەسیحیەکان لە کەرکووک هەڵداکاندێتی کرد و دەریش چوو ئەلبوو من قسەکەم 65,000 سوتا کە بەشی نزیکی دوو کورسیە بوو باشە کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە هەموو تەسریحەکانی ئەو برادرانەیە وتیان کاکە فەرمون وەرن با بەیەکلیست هەمومان بەیەکلیستین تەنانەت مەکتەبی سیاسەکەی ئێمە ئامادە بوو کاگاسۆمان بن وتی ئامادەین سەرۆکی لیستەکەش بێن بە ئێوە بەس با بەیەکلیست بۆ نەهاتێ حەزمان نەکرد هەمووی کوردێک لیست بووە لە بۆچی نەتان کرد بمونا ینی ئینجاڵت ساغ نەبووتەوە ئێستا گوای ئەڵێن پەرلەمان نەیبینە بواری حەزبی هەندێک شیکاری بۆ بکەین ئەمڕۆ قەرار بوو دوێنێ ئەمڕۆ سندوقەکان بەدەستی بژمێڕێنەوە لە سلێمانی لە بەیانیەوە دەستیان پێ کردەوە هەتا سعات 3:30 نیان هێشت چاودێری یەک لەیان بڕۆ ئەمە یانی چی تۆ زمنن تۆمەتباریان دەکەی مەسئول لەسەر ئەم قسەی خۆم بە معلوماتەوە یکەم هەتا سعات 3:03 کە من دەرچووم لەولا نان هێشتووە دوو جار نوێنەر چاودێری نوێنەری یەکگرتوو چووە کاتێکە سندوقەکان ئەکرێتەوە دەنگەکان ئەژمێڕێتەوە جارێ نان هێشت جارێوتیان خەتای لیژنەی ئەمری ناهێڵێ جارێوتیان پارێزگارە هەواڵ پەیوەندی بۆ هەیە هەواڵە بۆ بەکروتی من آخر من چ پەیوەندیەکەم هەیە بە ژمارنی دەنگە و کۆمیسیۆنەوە پەیوەندی بە منەوە نیە جارێکی کەوتیان خەتای کاک هاوڕێیە کاک هاوڕێوتی تەلەفۆن بکەن بۆ عقید فلان ئەمە ئێڵێم ئەمە دقیقی بقساکەم عقید فلانوتی تەلەفۆن بکەن بۆ عامید فلان سعات گەشتە 2:30 عقید فلان تەلەفۆنی کردەوە سعات 3:04 فەرموو کاک هاوڕێنە ئەڵێ ئەو نەفەرەتانیە ناوەکەیم بنێ 3:04 عسر ئەو نەفەرەتانین تو حەقت چییە بۆ نەفەرەوەی کای اینجا ئەمە کەی ئەم قسەکە 3:04 تۆ لە بەیانی زووەوە خۆش ئەزانی ئا دوێنێ کردوتە نەت کردووە پێرێ کردوتە نەت کردووە سندوقەکان لە هەوانی پێ هەوان هەوانە لە هەوانە نان هێشتووە ئەمە من مەسئولم لەم قسەی خۆم نان هێشتا عسریش ئەگەر دوای عسر چاودێرێک چوو بێ نەچوو بێ نازانم لە بەیانی ئەوانەی ئەو سندوقانە تەوەر و کۆمەڵە بابەت ماوە کاتیشم کەم ماوە کاتیشم زۆر کەم ماوە کاتم زۆر کەم ماوە کاگێ شێروان ئەو کێش و قەزایانەی کە تا ئێستاش بە معەلەقی ماونەتەوە لە نێوان هەرێم و بەغدا پێ دوایە لە ئایندەی ئەو گفتوگویانەی بنمونە مادەی 140 بنمونە هێزی پێشمەرگە کێشەمان زۆران دا و دەرمان زۆرە پێ دوای لە ئایندی ئەو گفتوگویانی کە دێتە پێشەوە بۆ تشکیلی نەوزاد ئەوە سەرۆک کۆمار 4 ساڵە كوا أو برپرسی لە جێبەجێکردنی دەستور يسهر على حماية وحدة العراق وشي دستور 4 ساڵ ئەبوایە هەندێک جوڵەی بکردایە هیچ نەبووە بۆ مادەی 140 هیچ نەبووە قسێکی بکردایە بۆ گەرمی جوتیاران هیچ نەبووە یاسای نەوتوغازی داوا بکردایە خۆ سەرۆک کۆمار سەرۆکاتی کۆمار بە گوێرەی دەستور بۆی هەیە پرۆژە یاسا تەقدیمی پەرلەمان بکە ئەبوایە پرۆژە یاساکی تەقدیم بکردایە تا ئێستا هیچ دەنگی نەکردووە ئەم بەیانیە هاتە قسە نووسراوێکی کردووە بۆ کۆمیسیۆن کە بەگوێ پەرلەمان نەکەن بەڵام 4 ساڵ هیچ قسەیەکتان لەسەر سەرۆک کۆمار نییە هەر هەموو کراوە من ئێستا قسەیەکتان بەدڵ نەبوو نەکەن جەناب باسی سەرۆک کۆمارەکەی اینجا نووسراوێکی کردووە بۆ محکەمە ئیتیحادی بوو بەیان ڕەئی کاکە ئەمە لەلایەکی تر ئەو مەسئلانی جەنابەت باسی ئەەکەی مامۆستاشمێدان دادگای فیدراڵی جوابەکەی چی بووە ئەڵێ ئێمە تەنها بەسەرداچوونەوەی بڕیارەکانی کۆمیسیۆنەکەی من باسی سەرۆک کۆمارەکەم باسی وەڵامی هین ناکەم باسی کاکشێروان ئەڵێم ئەو مەسئلە لای ئەزانی لای کێبێ بەدەست کێبێ ئەو مەسئلە بەدەست ئەو کوردانە ئەبێ دەسەڵات ئەگرن دەست لە بەغا لە ماوەی ڕابردوو ئەگەر تۆ باسی دەسەڵات بکەیت دەسەڵاتی کوردی لە بەغا لە لای پارتیویەتی بوو سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران هەموو خولەکان یان یەکێتی بووە کە ئێستا هاوپەیمانیە یان پارتی بووە دکتۆر ڕۆژ سەرۆکاتی پەرلەمان ئەم خولە نەبێ جێگرەکەی سەرۆک لای گۆڕان بووە لە لای پارتی بووە وەزارەتە سیادیەکان وەزیری خارجیە وەزیری دارایی من پێم سەیرە وەزیری دارایی کورد بێ ئیمزای یان واژووی مەنگانەی موچەی فەرمانبەرانی عێراق بکە بەڵام ئیستیسنای
وەزارەتی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان لای ئەوان بۆ کێ بەرپرسن لەوە ئەوان بەرپرسن لەوە زۆر باشە ئەم چوار لایەنە هیچ کامێکیان زۆر باشە جومگەی دەسەڵاتیان لە بەغا لە زۆر باشە کاگەیە نەوزات پێوایە لە ئێستادا چیتی کوردێ وەکو جاران هێز و توانای سیاسی ئەوەندە بەهێز بێڕەکەی پێبدا وەکو جاران شروعەکانی خۆی بسەپێنێ نەوەڵا بەداخەوە کۆتایی هاتووە 4 ساڵ ئەم خولا بۆ معلومات کە مامۆستا فەرمێت 4 ساڵی ڕێک گەورەترین مەشاکل ڕوبەڕۆی کوردستان بوانێ جێگری سەرۆکی پەرلەمان لە گۆڕان بوو بچکوە مووقیفەکانی چی بوو فراکسیۆنەکانی یەکگرتو و کۆمەڵ و یەکێتی و پارتیش چی بوون لە داگیرکردنی 150 خاک باشە لە ئاگەمارۆدانی هەموو فڕۆکخانە و دەواازەکان لە بەرامبەر ئەو هەڵوێستە توندانی لە بەرامبەر ڕیفراندۆ کورا هەڵوێستەکان چی بوون خۆم بە پارتیویچێتی هەر پارتیویچێتی نەبوو کاکە باشە یعنی هەنگە قز منقە هەنگە قسەی تعلیقی جەناحم بەدڵە کە دوێ لایەنانە قسە لە بینی من و کاشیرواناکەی هەڵدەی بێلایەن ئەساف ینی لایەنەکانی ئەمانێکەوە ئێستا پیان ئەوترێ خۆشەکەۆن بەجددی هەڵوێستی توندیان بووە لەسەر داگیرکردنەوەی کوردستان لەسەر ئەوەی هاتنی هەشتی شابی لەسەرچی هەر بۆ ئەوەی بزانانی خۆ ئێستا هەمووی دیارە هەموو لایەنەکان جیاتیان کردووە بەتایبەت من دەتوانم ئەو شاتیە بە فراکسیۆنی یەکگرتوو بەم بەهەرحاڵ با ئێمە ئەوە بڵێن کە تازە ئەم حکوومەتی داات و لە حکوومەتی ڕابردوونا زۆر کاتم کوردیش لاوازە بێ بە دڵنیایی بۆ 4 ساڵی زۆر چاکە زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا شێروان شەمێرانی نووسەر و توێژەری سیاسی و هەروەها زۆر بەڕێز کاگەیە نەوزادی مهندس چاودێری سیاسی سپاس بۆ بەش بینانانی بەڕێستان لە هەفتەی داهاتوو پێتان دەگەم و هەمولاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.